میوانەکەمان سەرکۆ ئەیەوێت لەگەڵ با بڵێن بابەتێکی گرنگ تاوتوێ بکەین لەگەڵ بەڕێزیانە هەر بابەتی تەندروستی بابەتێکە ئێستا بە خۆشحاڵیەوە لەخوای گەورە بەزیاد بە زۆرێک لە تاکەکان لەسەری هۆشیاریان هەیە لەسەری ڕۆشنبیریان هەیە ئەوەی کە چۆن ئاگامان لە خۆمان بێت هەندێک دەستەواژەی پزیشکی هەیە ئێستا هاتووەتە ناو خەڵک زۆر بەبەرفراوان زۆرێک لە خەڵکەکان لەبارەوە زانیاریان هەیە هەندێک دەستەواژە هەبوولانێت 10 ساڵ بە لێسەگە باسە بکردایەوە تەنیا پزیشکەکانەزە ئێستا ئەم بابەتی فۆبیا و پانیک و نازانم جۆرە جیاوازەکانی نەخۆشیەکان و هەموو ئەمانە ئەمە نەخۆشیە دەروونەکانە نەخۆشیە جەستەکەیەکان هەموو ئەمانە هاتووەتە ناو خەڵک زانیاری لەسەری هەیە اینجا ئەوەی کە بۆ نمونە فلان خواردن فلان سوودی تەندروستی هەیە فلان خواردن ئەخۆم بۆ نمونە ئەمە بۆ ئەو گرفتە باشە یعنی وای لە هاتۆ لەخوای گەورە بەزیابێ هەمومان تا ڕادەیەکی زۆر لەبارەی تەندروستی و زانیاریمان پێیاگر بەڵام هێشتا هەر سەرباری هەموو ئەمانە یەک دنیا نەخۆشی هەیە کە ڕۆژانە خەڵک تووشی ئەبن و هێشتا هەر پێویستە کات لەسەری زانیاریمان هەبێ هەر بۆیە ئەمڕۆ لە ڕۆژمێری جیهانیە دانراوە بۆ ڕۆژی با بڵێن تەندروستی و ئەوەی کە چۆن لەبارەی تەندروستی و ئاگامان لە خۆمان بێ بە ڕۆژی جیهانی هۆشیاری تەندروستی دانراوە ئێمە لەگەڵ میوانەکەمان قسە لەسەرەوەکەی کە ئەم هۆشیاری تەندروستی ئێمە چۆن لە خۆمانە دروستیکەن ئەوەی کە هەر ئەڵێن ئەزانین فلان شت بۆ ئەم گرفتە باشە فلان خۆراک بۆ ئەمە باشە چۆن ئاگامان لە خۆمان بە سترێسمان نەبێ وەرزش باشە جوڵە باشە خەو باشە هەموو ئەمانە بەڵام هێشتا هەر لە کۆتایە بەداخەوە کۆڵە گرفتمان خۆی لە هەمووی گرنگتر ئەوەیە کە زۆر جار ئێمە ئەگەر هۆشیاری تەندروستیمان هەبێ ئەمە شتێکی زۆر باشە بەڵام بەپێی ئەو هۆشیاریە مامەڵە لەگەڵ خۆمان و تەندروستی خۆمان بکەین ئەمە بۆ ئەم پرسیارەکەم چکە ئێستا زۆر کەسمان وای لێ هاتووە خۆی بڕیان لەسەر دەرمانەیە خۆی بڕیان لەسەر تەندروستی خۆی بڕیان لەسەر ئەوەیە کۆمەڵێک خواردن بەکاربێنێ ئەمە باشە من ئەمڕۆ پێم خۆشە لەگەڵ میوانەکەمانە کۆمەڵی بابەتی زۆر گرنگ باسکەین ئەوانەی کە پرسیاری خەڵکە بۆ من بتوانم لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بە پێیجێک خۆم و جەستەی خۆم تەسلیمی ئەو کەم بەیانی هەستم لە خورێنی پەرداخێ سرکە بخۆمەوە ئەمە هۆشیاری تەندروستی نییە باشە چی بخۆیتەوە پەرداخێ سرکە بخۆمەوە یعنی بزانین ئەمە ڕێکە پێدراوە بۆ پێوی تۆ ئەمە هەفتێک بەکاربێنە 10 کیلۆ دابەزیت باشە ئەمە هۆشیاری نییە یاخود بۆ بە من ئەوترێ بڕۆ بەداخۆ خۆزگە من هەمیشە وتومە لە پرۆگرامەکانە کە ئەمە پەیامی پزیشکەکانیشە وامان لێ بە دەرمانەخانەکانمان لە خۆیان و دەرمانمان نێنێ بەپی ڕەچەتەی پزیشک نەبێت ینی بتوانین ئێمە لە شێر ڕێنمای پزیشکین بەداخۆ ئێستا زۆر دەرمانی قورسێت و توانی بچی بیکڕێت سەرکۆ من لەم ڕۆژانە ئەمە چۆن پێی ئەڵێن هۆشیاری تەندروستی بۆ من بمبورە یەک شتێکە پەسیش ماوە کە باسی ئەوە بکەین ئەمەشت خاڵێکی ترە خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە لەگەڵ ئەوەی کە ئاگامان لە تەندروستی خۆمانە دەسەبەن بۆ مۆبایلەکەمان لە وڵا جای چیتپێتی پێی وتوم پێی وتوم وڵا تۆ ئەمڕۆ خەمۆکی تو وەڵام ئەم دەرمانە بخۆ وەڵام جیای بخۆ ئایا ئەمە چ ڕێگە پێدانێکە تۆ لە چەتجیپیتیت پرسیوە باشە ئەی باشە ئیتر پزیشکەکانمان کاریان چییە؟ مەبەستم چەتجیپیتی نییە مەبەستم ئەوەیە کە ئێمە خۆمان یعنی لەو ئەپەرسین ئەسڵم بە قسەکەی تۆ زۆر بەکارێنیت من زۆر لەگەڵێ ئەبێ بچی تۆ سەردانی پزیشکەی چۆن بۆ نمونە ئەوە ئەتوانە لە هەموو لایەنەکانەوە لە حاڵ و بارودۆخی تۆ بکۆڵێتەوە بەڵام لەوانێت تۆ تەنیا یەک لایەنی خۆت بۆ چەتجیپیتی باسەکەی بەڵام ویستم ئەوەت پێ بڵێم سەرکۆ ئێمە جاران بۆ نمونە ئەمە لە پەیجەکانە زۆر لە سۆشیال میدیا بەرگوێمان ئەکە و فلان خواردن بۆ ئەمە باشە ئێستا هاچون ئەمە نەشتەکە بەرفراموە اینجا دێن بۆ نمونە شیرمە خۆ بۆ ئەوە خراپە یعنی اینجا خەریکن دەولایەنەکەیەوە وامان لاتۆ سەرمان لێشەوە بەڵام ئەمڕۆ دکتۆر کامەران قەرەداغی لەگەڵمانەیە بۆ ئەوەی کە ئەو پێمان بڵێت ئەم تەندروستی چۆن ئاگامان لێبێت چونە هاڵێن تەندروستی سەرمایەیە کە تاکو بەدە ئەخەوە لە دەستینەیە قەدری نازانی کاتە پێشەوەی لە دەستی بین بە قەدری بزانی دکتۆر فەرمو لە لامان ئامادە بەیانی باش بايتان باش هر فرمون شن دابنیش نیست هم قاوی کن مو جای بلا فرمون یو برا دوانی ببا من بیبم لقل دستم سرکو دەستەکانە جاابم بام نیژۆی خۆم هەڵگیرم بەخێر بێ دکتۆر گیان خۆشحاڵ بن فەرموو سپاس دەکەین خۆشحاڵ بن دکتۆر لەگەڵ قاوایان نێوانە باشە لێرە دانیشم بەڵێ هەر لەسەر ئەم کورس قەنەفەیان دابنیشی بەخێر بێ زۆر سپاس دکتۆر بەیانیان قاوەیەک
جوان جوان جەوی بنیام ئەگۆڕێت وایە ڕفرش من خۆم قاوە خۆرم بەیانیان بەس قاوە ئاخۆم کاتە سەرکۆ ئەمڕۆ بەدڵی جەنابەت ئیشی کردووە خۆشحاڵیم بە ئامادەبوونێت شتێکیاوە بۆ ئامادەکەم وانە بەخێربەی خۆشحاڵیم دکتۆر سەرچاو ئێمە زۆر دەستخۆشی لە تۆکەین جا با بیرمان نەچێت سەحر بەر لێ پرسیارەکە لە دکتۆرکە ئێمە وەکو کورسات و وەکو هەموو میدیاکانی کەش باوە قسە بکەین دکتۆر کامەرانی یەکێکە لەو پزیشکانەی کە هەمیشە ئەگەر لە میدیاکانەوە بێ لە میدیاکانەوە بێ لە نەخۆشخانەوە بێ لە نەخۆشخانەوە بێ لە تۆڕی کۆمەڵایەتی و لایڤکردنەوەی خۆی بێ بەس بەردەوام هۆشیاریمان پێڵێ کاتی کۆرۆنا یەکێک لەو پزیشکانە بێ بۆ شتە بزانین وەخت و ناوەخت وەڵامی پرسیاری خەڵکی داوەتەوە جێی دەستخۆشێتی بەڕاستی بێ ئەوەی کەسەکانیش بناسێت هەر بمێنێت بێگومان هەر ئەم ئیشانەیەوە کات پزیشکبوون یەکێک لەو ئەرکا پیرۆزانە بێت جا دکتۆر ئەمڕۆ کە ڕۆژی هۆشیاری تەندروستیە وەک پەلە پیتکێک وایە ئینا تەندروستەکە بێ لە 365 ڕۆژەکەی ساڵە ئاگامان لێبێ لەگەڵ سەرکۆی باسمان کردوتمان ئەبێ قەدری بزانین بەڵام سەرباری تەنانەت ئەم هەموو هۆشیاریە هەیە کە ئێستا هەمومان لانێ تا ڕادەیەکی زۆر ئەزانین چی باشە چی خراپە بەڵام هێشتا دنیایەک نەخۆشی خەریکە تووشمانە بێ گەنجمان هەیە فەقیر دنیایەک دەرمان لەناو جانتاکەیەت یا لە گرفانیەتی پێیەتی دکتۆر بۆ سەرباری ئەوەی کە ئەزانین ئەبێ چۆن ئاگامان لە خۆمان بێ یا چی باشە چی باش نیە یان بەردەوام گوێمان لە بەرنامەکانی تەندروستیەوە بەڵام هێشتا هەر گرفتمان ئەم هەموو هەیە ئەم هەموو نەخۆشیە هەیە بەڵێ یەکەم زۆر سپاس بۆ ئیمڕۆ طبعاً کەوتان ئیمڕۆ حوتی چوار طبعاً ئەو ڕۆژەیە کە WHO تیا دروستکراوە حوتی چواری 1948 زۆر زۆر مهمە حەزەکەم چکە بۆچی ئەم لەم ڕۆژە ئەم بەرنامەیە بڵێن ڕێکخراوی تەندروستی جیهانی لەم ڕۆژە دروستکراوە خۆی لە دوای حربی عالەمی دووەمەوە کۆمەڵێک گۆڕانکاری زۆر لە دنیا ڕوویە یعنی یەکێک لەو نەکسانی کە بەر دنیا کە و نەکسە بەر عەقڵ کەو کە ئەڵمانیا سەرچاوەی عەقڵ و فەلسەفە و فیکر و هۆش بوو دوای ئەو فاشیزم کە لە ساڵی 1970 بۆ 1940 لەو بەینا گەشەی کرد حربی عالەمی دووەم کۆتایی بۆی ژێنا و شتی تازەی دروست کرد فیکرەیەک هاتەکایەوە فەلسەفەی هیومانیزم فەلسەفەی هیومانیزم هات دەستی کرد بە جوڵە یەکێک لە جوڵەکانی لە ناو ڕێکخراوەکانی نەتەوەیە گرتوەکانە یوێن کە دروست بوو یەکێک لە ڕێکخراوە هەرە گرنگەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانیە کە لەم ڕۆژە دروست بووە بۆی ئەم ڕۆژە حوتی چواری 1948 ئەم ڕۆژە ئێستا لە دنیا یادی ئەو ڕۆژە ئەکەنەوە کە WHO تیا دروست کراوە بەڵام ڕێکخراوی WHO یعنی تەندروستی جیهانی هەم پۆزەتیڤی خۆی هەیە هەم نێگەتیڤی خۆی هەیە هەنێک کەسەیە لەم ڕۆژە ئێستا بینی سۆشیال میدیا پڕەبێت لە دکتۆر و لە مۆزەفی ئەم ڕێکخراوە قسە ئەکەن هەنێکیان نازان مەوزوع چییە ئەڵەن ڕێکخراوێگەیە بە ناوی ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە بۆچی ئەم معلوماتە گرنگە بۆی خەڵک بزانێ ئەم ڕێکخراوە چۆن ڕۆیشتووە و چێ دامیەکە ئەم ڕێکخراوە بە دەرەجەی یەکەم ئەمریکا دامی کردووە لەگەڵ بیل گەیتسە لەگەڵ ڕێکخراوەکانی ڤاکسینە ئەمریکا هەموو ساڵی 500 میلیۆن دلاری خستوتە ئەم ڕێکخراوە دوایەوە پارواز مانگی یەک وازیێنە سین 30 میلیۆن دلاریاوە بۆ نمونە هەمووی ئەم ڕێکخراوی تەندروستی جیهانیە ئەم ڕێکخراوە هەمووی ئەمریکا ئەوروپای غەربی هەم دامی کردوم بردوێتی بەڕێوە بەڵام شتەکانی خۆشیان فرۆشتووە دەستکەوتی زۆر زۆر گەورەی هەبوو بۆ دنیا دوای ئەوەی کە ئەمریکا وازی هێنا زۆرێک لە وڵاتان بۆ دەرمانی بوون و نە شێرپەنجە دەرمانەکانیان خستە بازاڕەوە ئەمەیان باس کرد کە وا بووە جا من ئەمێ بۆچی ئەم ڕۆژە خەڵک بزانێ حوتی چوار یادی ئەو ڕۆژەیە کە تیا دروست بووە اینجا هەنێک کەسە هێرە لێ ڕێکخراوی تەندروستی جیهانی و نازان چۆن ڕۆیشتۆ بەڕێوە هەمووی دوای حربی عالەمی دووەم ئەوروپای غەربی خۆی ڕێکخراوی ئەسکەری دروست کرد ڕێکخراوی فیکری دروست کرد ڕێکخراوی سەحەی دروست کرد بۆ ئەوەی ئەو تێکشکانە عالەمیە جارێکی تر کۆ بکاتەوە لە ڕێکخراوەکانی سەر بەخۆیە لە ڕێکخراوەکانی سەر بەخۆیە هەمووشی کۆنتترۆڵەکرێت لەلایەن ئەو مەرکەزانی کە خۆیان دروستیان کردووە یەکێک لەو شتە مهمانەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی کردی ئەوەی ئاوڵە نەماوە نەخۆشی شەلەلی ئەتفال نەماوە ڕێکخراوی تەندروستی جیهانی دوو زەربەی گەورەی لە مێژووی مرۆڤایەتی وەشانووە بە نێگەتیڤی یەکێکیان ئەوەیە کە کۆرۆنا ڤایرەس بوو
جۆن ترامپ لەسەر ئەوە ئەڵێ من وازمێناوە لە 11/3/2020 ئیعلانی کرد کە ئەمە پاندیمیکە درەنگ بڵاو بوو تەواو بوو چونکە لە مانگی دوا گەیشت بۆ ئێران بە 27 دوای یەکەم نەخۆش لە ئێمە تەسجیل بوو ساڵی 2020 ئێمە لە ینی کەواتە لە 11/3 ئەمەی شکل لەو کارەساتانی کە WHO بەسەر بەشەرێتە هێنای بێجگە لە شتە باشەکانی کە کردوێتی شتی باشی زۆر ئێستای بینی لە تەلەڤیزۆنەکانەوە خەڵک هەر هەلە لە لیا نازانێ مەوزوع چییە. ئێبۆلا هەبوو ڤایرۆسێک لە ئەفریقا ئەمەنەی کوشت لەبەرەوەی بێرۆکراتیەک و خاوەخاوێک لەناو ئەم ڕێکخراوە هەیە بە شێوەیە کاریگەری لەسەر تەندروستی ئینسانەیە ئەگەر ئینسان ئاگای لە خۆی نەبێت یاچێ بەڵام ئیشە باشەکانیشی وای لاتوە لە ڕێی ئەو دامەوە کە بیل گەیتس و ئەمریکا و ئەڵمانیا و بەریتانیا و ڕێکخراوەکانی ڤاکسین ئەم 5-6 کەسن پارەکە ئێن هەموو دنیای ڕێکخراوی تەندروستی جانەوانی بن بڕێەوە بۆی خەڵک بزانێ ئەم ڕێکخراوە چییە. بەنسبەت تەندروستی هەموو ئینسانێکەوە لە دنیا کەوتۆتە ژێر پرسیارەوە. ئێستا دنیایەک دروست بووە دنیای بە نەخۆشخستنی ئینسانە. یعنی تۆ بۆ نمونە باسیری کوردستان کەی بینایەک دروست کراوە 5 قاتە 10 قاتە نووسراوە ئەم بینایە بۆ دکتۆرە ئەی کوا دکتۆرەکان کووە ئەی مختبەرەکە لەکوێیە ئەی شۆن تۆ ئەبێ ئەم بینایە دکتۆری بۆ بەری مختبەری بۆ بەری سەیدەلی بۆ بەری و نەخۆشیش خەڵک نەخۆشخێبی بێ بۆ ئەوێ پرۆسەی بە نەخۆشکردنی ئینسان پەیوەندی بە کوردستانەوە نییە ئێستا لە دنیا بۆ نمونە میدیکال توریزم یعنی سیاحەی تەندروستی سیاحەی تەندروستی خەتەرترین شتە کە ئێستا لە شەرقی ئەوسەط یاری پێکرێ بۆ نمونە هەر خۆت باسی کرد جۆم لێ بوو جۆم لە پێشوێ بینێ ئێرە باسی ئەوت کرد ئەڵێ دکتۆر ئەوڵێ وا بکە ئەوڵێ واکە جات GPT واڵێ سەعات 8 شەو پرتەقاڵێ بگرێ بەدەستەوە بڵێ بیخۆم لە 6 تەلەڤیزۆنە ئەوڵێ مەیخۆ ئەوڵێ تۆکڵەکەی لێکرەوە کە خواردی بەیانی ئەڵێ کە شەو خواردی خراپە. ئەمە پرۆسەی بە نەخۆشخستن و قەلەقکردنی ئینسانە. ئەوەنی ئینسان ئێستا لەم سەردەما تەندروستی تێک چوە لە ڕووی جارێ سایکۆلۆجیەوە لە ڕووی دەرونیەوە لەبەرەوە بەڕێی من لەم ڕۆژای کێمە باسیێم تەندروستی ئەەکەین کەوتوینەتە ژێر پرسیاری زۆر قورسەوە کە هاتنە دەرەوەی زۆر قورسە هاتنە دەرەوەی زۆر قورسە لەبەرەوەی سیارە سەرچەکەمان دکتۆر ئەوەیە ئەم سەر لێ شێواویە چێ دروستی کردووە ئایا پرسیارەکەمانەمێت جەنابەت پزیشکیت ئێمە وەکو هاوڵاتیەک وەکوی کەمێنە بەردەمیەوە چارە سەرمانەکەن ئەم هۆشیاریانە کە بڵاو ئەکرێتەوە لە ئاستێکی تەندروستایە یاخود لە ئاستێکایە کە ئەنوێ ئێمە داگیر بکەن بە چ شێوازێک بەو شێوازەی کە من قەلاکەن وەکو هاوڵاتیەک ئایا من ئەتوانم چارەسەر وەرگرمیان ئەتوانم سەر لێ شێواویم بۆ دروست بێ من پێم خۆشە لە زاری جەنابتەوە ئێمە لەم ڕۆژای قساکەین ئێمە گەیشتونێتەوە ئاستەی کە بتوانین ینی شێوە گفتوگۆی پزیشکانەمان هەبێت یاخود نە لە تووبە دووشە دێ زۆر گرنگە یەکێکیان پێوتێ میدیکال ئیتیک یعنی ئەخلاقی تۆپ ئەوتیان پێوتێ ساینتیفیک ئیتیک ئەخلاقی عیلم ئەم دوانە ئەگەر لێکیان جیاکەیتەوە کەلێنێکی زۆر گەو دروست دەبێت میدیکال ئیتیک ئەخلاقی تۆبیین لە بینی من و نەخۆشەکە و کەس و کارەکایەتی من دوێنێ نەخۆشێک هاتووە بۆ کلینیک بۆلا هەر زیڕێی کردو هەموو گیانیە لەرزی وتم چییە ئەوی پیان وتم زیبکەی لەسەر سیەکانتە ئەگەر دەستکاری نەکەی بڵاو بێتە بە هەموو سیەکانتە وتم یعنی چی ئەمە دوایی سیرم کرد نەکەر خۆی کەس و کارەکەشیە تۆقیون کە ئەم مستەڵەحە وجودی نییە لە کتێبە چێ پێوت بۆ دکتۆرێکی تر پێوت بوو باشە ئەمە پێ ئەوتێ میدیکال ئیتیک لەگەڵ یا ساینتیفیک ئیتیکەکەی یعنی ئەخلاقی عیلمەکەشی تێکاوە ئەخلاقی عیلم ئەوەیە دکتۆر لەگەڵ زانستا چۆن تەعاملەکە بەڵام ئەخلاقی طبی ئەوەیە من چۆن لەگەڵ نەخۆشەکە و کەس و کارەکەی تەعاملەکەم سێگۆشەیەک دروست کراوە نەخۆشەکە لە ناوەڕاستایە زانست و من و کەس و کارەکەی هەمومان بە چواردەوری ئەگەر خۆی لابەری ئێمە وجودمان نامێنێ ئەگەر نەخۆش نامێنێ لە دنیا دکتۆریشی نامێنێ کەواتە و قەلەقی چێ دروستیەکە ئێمە دروستیەکەین بە دەرەجەی یەکەم بە دەرەجەی دووەم ناوەعیبوونی ئینسانەکانە یعنی سەقافەی سەحی زۆر گرنگە چێ سەقافەی سەحیەیە یەکەم کەس کە لی پرساوە دەوڵەتە وەزارەتە بەڵام پرسیارێکی لە ئەخیرە هەر هەمومان لە سۆشیال میدیاکەوە بینەوە ئێستا پەنجەی تاوان هەر هەمومان بۆ سۆشیال میدیای ئەڵین خەتای سۆشیال میدیایە بۆچی بۆ نمونە من ئێمڕۆ ئێوە من باوەکەن لەسەر یەک بابەت تەعەمق بکە چۆرە ینی بۆی
من باسی ڕێساوی تەندروستی جیانیم کرد کە چۆن دروست بوو بۆ کێش دامی کرد بۆی خەڵک بزانێم ڕێکخراوە چییە خراپەکەی و باشەکەی زۆر خراپەشیە باسی ئەم سیستەمی تەندروستی ئەکەین کە لە کوردستانایە من عیلاقەم چیە لە ئێرانە چیە گوزەرێ من عیلاقەم چیە بەسەر سووریاوە من بەغاش و مووسڵ و بەسڕەش ئەزانم چیە گوزەرێ بەس ئێمە من لەسەر سیستەمی تەندروستی لە کوردستانە شتم نووسیوە سیستەمی تەندروستی لە کوردستانە بە وەزارەتی تەندروستی بەتەنیا ناڕوا بڕێەوە وەزارەتی خوێندنی باڵاشی تایە ئێمە دکتۆرین سەر بەوێین سەر بە خوێندنی باڵین لە کولیەکانە ئێمە باسی عیلم و معریفە ئەکەین ئەی چیە چێتەوە ناو خەستخانەکە کەواتە ئەم تەندروستی ئێمە ئێستەکە ئێمە ئەم پرسیارە قورسە ئەەکەی هەمومان لێ بەرپرسیاری بەڵام هەمیشە پرسیارێکمان لا دروست بووە ئەڵێ ئەچمە خەستەخانەی حکومەت هیچ نییە بەڵام ئەچیتە سەیدەلێکی سەیدەلێ لە بەردەمی خەستخانەکە دروست کراوە لە ناو خەستخانەکە دەرمانیە بەس سەیدەلێ لە دەرگای ڕئیسیەکە دروست کراوە لێ هەموو شدەیە لە ناو خەستەخانەکە مختبەر ئەینوسی نییە بەس مختبەرێ لە بەردەمی خەستخانەکە دروست کراوە ئەمە لە هەموو کوردستان وایە ئێستا پەیوەندی بە هەولێر و دووەک و سلێمانی و گەرمیان و ڕاپەڕینەوە نییە بچۆرە هەموو خەستەخانەکانی کوردستان هەوڵێریە ناو خەستەخانە ئێستا پرۆسەی نەهێشتنی یعنی تەندروستی گشتی ئەوەی کە پێوتێ پەبلیک هێڵس یعنی حکومی لاواز کرێ قتاعی خاص بەقوت کرێ ئەمە وا لێ ئەکا چیە قتاعی خاص چییە فەرموو هەموو سۆشیال میدیا دەوڵەتیش تەلەڤیزۆنی چی هەیە تەلەڤیزۆنێکەیە بە ناوی تەلەڤیزۆنی وەزارەتی تەندروستی کوردستانەوە شتی وا هەیە تەلەڤیزۆنێکەیە بڵێ تەلەڤیزۆنی حکومەتی کوردستان کواشتی وایە کەواتە ئێمە هەر هەمومان خۆمان ناوەتە دەستچی دەست قتاعی خاص هەمومان خۆمان ناوەتە دەست ئەو کەرتە تایبەتی کە یاری بە تەندروستیمانەکە یاری بە عەقڵمانەکە یاری بەو شتە ئەکا کە ئێمە قسەی لەسەرەکەین لێرە دوو شت دوو نەبێ ئیتر بەدوایە بگەڕێین کەس نازانین لەکوێی دۆزیتەوە سەدەها نمونە بۆ ئەڵێ من مەجموعەیە دکتۆر کە جاری وا بوو لە پەیجەکەی خۆم قساکەم ئەڵێ دکتۆریم شۆ قسە بە من وتووە ئەڵێم ناوم هێنایت ئەڵێن نا ئەڵێم تۆ لە قسەکانی من ناخۆ دەبینیتەوە من ئەڵێم فێڵ لە نەخۆشەکەی ئاوای پێڵی ئاوای پێڵی ئەشیعەیەکی سنگ بەرزەکەی تۆڵی حساسیت هەیە ئاخر کەسە بۆ لە کتێبا بڵێ حساسیت لە ئەشیعا دەرەکەوێ مەبەستم چییە مەبەستمی تەندروستی ئێمە لە ژێر پرسیارە تەندروستی ئێمە لە ژێر پرسیاری ئەو پرسیاری ئێوە ئەیکەن ئێمە چۆن ڕاستیکەینەوە ئەمە پێویستی بە یەک استراتیجی زۆر بەقوتەیە لە ئێوە دەست پێ بکەن قەچێکە بات تەلەڤیزۆنێک ببێ بە قوربانی بەرنامەیە بکەن بە قوربانی لە کەس نەترسین یعنی ئێمە پێویستمان بە ئازایەتی هەیە پێویستمان بەوەیە کە کۆمەڵێ دکتۆر و ستافی ئازا بێتە ساحەکەەوە بەڵام ئەبێت داعمی سیاسیشمان هەبێ باش جا دکتۆر ئێستا لەم نێوەندەیە من چی بکەم ئەسە بۆ نمونە کاتێکە باسی زانست دێتە پێشەوە من هاوڵاتیەکی ئاساییم ئەچمە لای کەسێک کە خاوەنی زانستەکەیە ئیتر لەگەڵ زانستە لاانێ ئەڵێ مڵم هیچم پێ ناکرێت قسەی ئەو مەرجعەتی هەیە قسەی ئەو دروستە کاتم من ئێستا لەم نێوەندەیە چی بکەم بۆی کە من لە کۆتایە نەبمە قوربانی زۆر جوانە با من پرسیارەکەی تۆ بکەم بە نەخۆشی یەی بۆ لای من ئەڵێ من نەخۆشی سنگ و بۆری هەوام هەیە ئەمە ئەبێ پسپۆرێکی نەخۆشیەکانی سنگ و بۆری هەوا تۆ ببینێ وایە وانە ئەگەر من تۆ نەبینم ئەوی تر کە ئەتبینێ پسپۆرێکی هەناویە یا پسپۆ نەخۆشەکەی خوێنتە نووسراوە ئەمە تۆ ئەچی بۆ لای ئەو زانیاری لای منە لای ئەو نییە ئەو بەپی ئەو مەجای خۆی چونکە ئێستا من یەکێ لەو مشکلانم ئێستا لە کوردستانە ئەوەیە پسپۆری نەخۆشیەکانی سنگ لە هەموو کوردستانە 20 کەسمانەیە 20 کەسمانەیە هاوارەکەم ئەڵێم ئەمە جەریمەیە کە بە حەقی ئینسانی کوور دەکرێ وەرن بام پسپۆری زیاکەین ئەنوا ئۆپشنم ماوە هەمووی ڕەفزەکرێ ئێستا ئۆپشنەکە لە بەردەمی 3 وەزارەتە دانراوە خۆشیان ئێستا گویان لێ ئەم قسانی میش نەبیستنەوە ڕەفزیەکەن ئەڵێم ئەمە خیانەتێکی قەومیە ئەمە پەیوەندی بە ئەو پرسیارەی تۆ پەیوەندی بە ئەمنیەتی قەومیەوە هەیە تۆ ئەچی بۆ لای ئەخساییەکی تر پێ دەڵێ وا بکە ئەو وازانێ ڕاستە خەتای ئەو نییە ئەو وازانێ ڕاستە لەبەرەوە تۆ کەوتویتە نێوان مەجموعەیە بەردە ئاشەوە ئاخر جار ئەوەت بۆ ئەوە ئەوەت بۆکە سیتیسکانی بۆکە ئەوەت بۆکە ئەوە بینێرێ بۆ لای ڕەفیقەکانی خۆی بەخوا بە یەکۆیەکیش بۆ بکەم بە ئەوەش بۆکەم بۆ لای ڕەفیقەکانی خۆی ئەم مستەڵەحە مهمە هەمووی ئەمە ئێستا سیستەمی تەندروستی بۆ بە سیستەمی ڕەفیقایەتی ئینسان لەو تۆ بووی بە وەکو گۆشتی قوربانی لات وەر پارچێک بە ماڵێک و بە عیادەیەکە تەوزیعکرێ ئەمەم 100 جار وتووە
و ئێستا جۆشیان لێ معقولە 6 ملیۆن خەڵک 20 ئەخسایی گەورەترین کێشە کە لە مستەقبەلا بەرەوڕووی ئینسانی کورد دەبێتەوە مەسەلەی تەندروستی سیەکان و بۆریە وایە ژینگە پیسی چیمیاوی هەڵەبجە و ئین بێجگەلە بڕۆ سەیریک ئێستا پیسترین شار لە عێراقا هەولێر و بەغایە ئەم دوانەیە نیسبەتی ڕەبوو لە 100 بۆ بە لە 170 ئەمە هەمووی دۆکۆمنتە هەمووی دۆکۆمنتە لەبەرە ئەو پرسیاری تۆ لێم نەکەی تۆ بووی بە قوربانی دەستی ئەوەی کە ئێمە ئەخسائیەکانمان نییە ئەخساییشت دەیە لەبەر ئەوەی سیستەمی تەندروستی چۆتە دەرەوەی خەستەخانی حکومەتەوە لەوێشاک دکتۆرێکی تازە تەخەڕوجەکە چی بکات ئەوەڵێ دکتۆرم یعنی یەک ڕسمی خستۆتە بەرچای خۆی ئەبێ ئەمەی هەبێ ئەوەی هەبێ سیارەکەی وابێ ویلاکەی وابێ ئەوەی وابێ ئەمە بەچی دروست دەبێ تۆش تۆ ئەچیتە بەردەسی ئەلێوێ دووشت ئیژ ناکە ئەخلاق ویژدان باشە دکتۆر ئێمە زۆر جار گلەیی ئەوەمان هەیە ینی ئێمە وەکو جەنابەت فەرمووت مادام ئێمە لە بەردەم ئەم شاشەیە گفتوگۆ لەسەر بابەتێکین کە پەیوەستە بەلایانی ئینسانی مرۆڤایەتیەوە کە تەندروستیە یعنی ئێمە نەترسیەوێت نەشەشارنەوەشیێت ئەمانێت دەستبەری بۆ نقطەی کە ئایا چی بکەین بۆی چارەسەری بکەین یعنی ئەو پرسیارەی کەسە هەر ئەیکا ئەڵێ من چی بکەم وەکو هاوڵاتیەک تۆ وەڵام مەیتەوەکو پزیشکە بەڵام زۆر جار ئێمە بەوە فێر بووین ئەگەر دایکێکی پیرمانە بێ کەسێکی نەخۆشمانە بێ ئەیبێنی لای پزیشکێک یەک عەلاگە حەبی بۆ نووسین ئیترم عەلاگە حەبە خۆ ئەزانێ بای چەنە پارێ باشە ئیتر مەعاشەکەش لەو لاوە نییە ئەبێ قەرزی بۆ بکە سێرەکەی یەی دەردەکەی گرانتر بووە دەی بە ڕێزێکی خزمت میوانتە وەسفی دکتۆرێکی کەت بووە کە بەیانێت چێت تۆ عەلاگەی بکەرە نەکە خۆڵەکەەوە ئەمیش کۆمەڵە زانیاری کردە سێرەکەی سەر لە شێوایشان لا دروستکردین ئەم دکتۆر ئەو دکتۆر دەی وەڵا با خانۆکە فرۆشین بەخوای بین بۆ ئێرانیان بۆ وڵاتێکی کە لێ بزانین دکتۆرێکی باشتر دۆزینەوە ئەمە خاڵێکی زۆر سەرێکی لە ناو ئێمەی هاوڵاتیە ئەم سەر لێ شێوای لە ناو ئێمە هەیە ئەمەش بەرامبەر یەک تاچیکە بۆ دەستنیشان کەم کە خۆم بەرکەوتنمە بۆ لەگەڵە لە ئەڵمانیا لە مناڵێت و دکتۆری خۆ دەناسی دەفتەرت هەیە ناوت هەیە پێتەڵە چی چۆن مامەڵ لەگەڵ ژیان و تەندروستی خۆتاکەی ئەوە ژیان و ستایلی تەندروستی ئەوانە و ئەخلاقی کە بەڕێزت باسەکەی ئەم سەر لە شێوای کە لە ناو ئێمەی هاوڵاتیا دروست بووە ئەگەر ئاوا بڕوە چی کە دروستەکە ئێمە هۆشیارە بین یاخو بەرەو ئاقارێکی تەرمانە بن جا من تا ئێستاکی ئەتام دقەی کە دانیشتوم بەرنامەیەکی تەندروستیم نەدیوە لە هیچ تەلەڤیزۆنێکی کوردیە کە بەرنامەکە بە ئاشکرا نەقدی سیستەمی تەندروستی بکە و نەشترسێ وە تەلەڤیزۆنەکە ڕۆژی دوای دەرینەکە دوای 5 بەرنامە 4 بەرنامە کەسەکە دکتۆرەکە دەرنەکات بڵێ تۆ لەمسی فلان دکتۆر و فلان دکتۆر ئەو دکتۆری دایک و باوکی ئێمەیە کە ئێمە مەکتەبی سیاسین ئەڵێکی ئێمە سەرمایهدارین ئەم دوانە هەموو سۆشیال میدیا بن بڕێ هەم سیاسیەکان و سەرمایهدارەکە کەس دەتوانێت سۆشیال میدیایەکی گەورە دروستکە نە تۆ چۆرە دەربزانتی چی بۆکردن لە پێیجە زیاتر توانی بیکەی پێیجەکەش دوانێ بەیانی هاکەکە لەبەرەوە ئەو سەرگەردانیە جەهل یعنی زیادبوونی جەهل زیادبوونی خوراافە زیادبوونی خێ و جنۆکە زیادبوونی شعوەزە کە ئێستا لە پرۆسی ئەوە ئاژین ئێمە لەو پرۆسایان ئێستا لە پرۆسی بە زیادکردنی جەهلاین لە ناو ئینسانە لە پرۆسەیەکان کە ئێستا ئێمە کوردستان زۆرترین زەمەنی تەفاهەی بەرکەوتووە ئێستا حالیان کوردستان باشووری کوردستان زۆرترین زەمەنی تەفاهەی بەرکەوتووە ئەسڵ تەفاها زانیایی چی ئەو ئەسرەیە کە ئینسانی خوێنەوار مفەکیرەکان وەکو بلۆگ لە ژێر بەحرەکە نقم بوون ئەوانەی نەخوێنەوار و جاهیلەکان دوو لە ڕوویەوە مستەڵەحی فەلسەفیە وەگو نەعلی ئیسفنج بەسەر ئاوەکانە ئەگەڕێن و لەم بەندەرە چن بۆ ئەو بەندەر چن بۆ ئەو شوێن لەم شوێن ئێمە لەم ئەسڵا ئاژین ئەم سەرگەردانیە بەشێکە لەو سەردەمی جەهالەت و سەردەمی تەفاهەی کە ئێمەتی ئاژین لەبەرەوە تەندروستی ئێمە لە بەرامبەر هاوکێشەیەکی زۆر گەورەیە ئەبێ کۆمەڵی خەڵکی سیاسی و سەرمایهداری گەورە من چیم کە ئەو پەڕێت بە تەلەفۆنتان بۆ کەڵە جای ترم پیاوە نیەنەوە باسی چییە کرەوە ئەرێوە چی هەیە نابووتان تۆیت بە حیاتی تەلەفۆن بۆ من ناکی ئێستا سیستەمەکەەوە ئەڕوا بڕێەوە لەبەرەوە بەڕێی من ئەگە بمانەوێت ئەو شکوکە ئەوەی کە تۆ باسیەکەی ئەو پانیکەی کە جەناب و باسیەکەی ئەمە نەهێڵین ئەبێت و کۆمەڵێ وەجهی ئازا دروست بێت و ئەبێ کۆمەڵێ نەک ئەوە هیچ دکتۆری ئازانیە هەمووان خەڵکی ترسنۆکی ئەبێ کۆمەڵی خەڵکی ئازایی تر لە پشتەوە بێ
وأبي تحداي أو مجتمع بكريه أم مجتمع تحداي شو نكريه أو أمشتاني كبيوتي أخلاقي طبي بأشكال بيلين كبيوتي أخلاقي علم بأشكال بيلين من أمي كم قساني كم أيلموا ما ويكي شجاري وسارد مولم كاك من أسني سارد كتب لبروا برأي من يما لموضوع كاين زور معقدة بيوستي بجاجاري واشياء هو هذا سيستمي تندرستي كردستان شون شاكبه من 2012 2013 چوارده کنفرانس کراوە لە هەموو کوردستانە ئەممەیان پرۆفیسۆر و عالم و علەما بان کردو بۆ ئێرە چۆن سیستەمی تەندروستی باشکەین ساڵ نییە دەها کۆنفرانس نەکە سیستەمی هیچی شەرک خۆی ماوەتەوە بۆ چونکە ئیرادەی سیاسی لە پشتەوە نییە هەر شتێک دکتۆر کامەران چی هەڵکا بابیکە حەزەکەی لە باتی دەلاپەڕە بنووسیوە سەد بنووسێ کە ئیرادەیەک لە پشتەوە نەبێت بێ قشتەکەی من ڕاستکاتەوە یا ئەوەی منە ئێڵم بیکە ئەڵێ دەکاکە بۆ ئەو بیڵێ کادرێکی حیزبی خۆی بانکە ئەڵێ ناوی دکتۆر کامەران لابەرە ئیمزای خۆتی لەسەر بۆی جێبەجێ بکەین بڵێ خۆمان کردومانە لەبەرەوە ئێوە بەڕێزەکانم سیستەمی تەندروستی لە جێژاوێکی سەیرایە ئێمە لە شوێنێکین من پرسیارێکم هەیە ئەم سۆشیال میدیایی کە پانیک دروستەکە چۆنی چاکەین کە پانیکی تەندروستی دروستەکە خۆتان ناڵێن ئێستا هەر ئێمە دانیشتوین لە چەند تەلەڤیزۆنی کوردی هەیە لە ڕۆژێکا بڵێن 50 تەلەڤیزۆنەیە لە ڕۆژێکا 10 کەس قساکە 50 دەیی بزانن دکتۆر مە هەر لەسەر قسەی بەڕێزت خاڵێکی زۆر جوانت باس کرد لەگەڵ سەرکۆیە باسمان کرد جاران بۆن ئەها بۆ ڤیو وەرگرتن جارانەوە ئەمە باشە ئەمە بکە ئێساڵەن ئەمە خراپە ئەمە مەکە ژەهرە یعنی سەریان لێشانە هەندێک جای لە ڕۆژانستیەکەیشەوە بۆ نمونە ئەمڕۆ راپۆرتێک بڵاو چون بە تەنیا یەک خاڵی باسەکەن بۆ نمونە ئەمڕۆ تەماتە بۆ فڵانشت باشە بەیانی تەماتە مەخۆن بۆ فڵانشت خراپە سەرمان لێشێواوە من وەکو هەر ئەڵێم وەکو هاوڵاتیەکی ئاسایی مەبەستم ئەوەیە ئێمە هەمومان بەکارهێنەری ئەم سۆشیال میدیان ئەمانە شتەکەوا بێ هەموو تاکێک سووری لێ ببینە من چی بکەم چۆن ئاگام لە خۆم بێ ئەها ئەیان جاران با بگەڕێنەوە بۆ نەمەتەکەی جاران ئەوەی کە ها چی باش بوو ئەمان کرد چی خراپ بوو ئەوەی کە ئەمان بیستە ناو خۆمانە ئەوەمان ناکرد ئەماون نەخۆشیش کەمترە ئێستا خەریکی وامان لێ دێتەوە بەڕاستی چی بکەین بۆی کە لە کۆتایی تەندروست بین بۆی کاربی بەسینەوە بە بابەتەکەی ڕۆژی جیهانیەکەشەوە جا لەوانەیە ئەم پرسیارە زۆر مهمە چەند کەس خەریکی ئەم ئیشێ و هەموو ڕۆژە 40-50 کەس دەچێت بۆ عایادەکانیان و هەموو شێ 100,000-300,000 سەیرێکە چەند کەسن بانیان کەن یەک میتینیان پێ بکە تۆ توتە میوە ژەهرە توتە میوە زۆر مهمە تۆ ئەڵێی نەعنا مهمە تۆ ئەڵێی نەعنا خراپە ئەبێ هیچیشی دۆکۆمنتی پێ نییە هیچی دۆکۆمنتی پێ نییە ئێستا بۆن من ئەو دەرزیی قەڵەوی کە لە ئیرێت باشە هەموو کەس زانی سەباتچێکم دەرزیەکە لە ئیرێ سیرەکەی یەک دۆکۆمنت بڵاوە بێتەوە دکتۆرێک هەڵەسی ئەم دۆکۆمنتە نەشتەکە لە پەیجەکەی خۆی بەڵام 100 دۆکۆمنتی ترێ ئەڵێ باشە 100 دۆکۆمنتی تر ئێڵە شەکرە دابەزێنە وەزن دابێن بەڵام لەو لاوە مزعفاتی دەرەکەی مزعفاتەکە دکتۆرێک ئێوە هینی کەوکو ڤاکسینی کۆرۆنا ڤایرەس ڤاکسینەکە بەشەرێتی ڕزگار کرد کەچی ڤاکسین مزعفاتی وەکو پاراسیتۆڵ پاراسیتۆڵ هەموو ساڵێک نزیکەی 400 تا 500 کەس بە پاراستۆڵ لە بەریتانیا و سکۆتلاندا ئەمرن ئەی لەوە چەنەها کەس بە تەسەمومی ئاوەمرێ ئاو ئێمە ئەمەیە سەر لە من و تۆ تێگەیە جاری وایە تۆ هەر قسەکەی تۆ تەواوە بەس ئەبێ ئەمانە سیستەمێکە بێ لیان بپرسێتەوە سیستەمێکە لیان پرسێتەوە پرسیارەکە لەوایە ئەگەر دکتۆرێ مانگی 20,000 دۆلاری دەستکەوێت ئەبێ سیستەمی لی پرسێتەوە ئەی تۆ چۆن 20,000 دۆلاری دەستکەوت کەسێکی لە دنیا هەموو مانگی 30,000 دۆلاری دەستکەوێت ئەخ چۆشتی وابێ ئەبێ سیستەمێکە بێ لی بپرسێتەوە بڵێ تۆ چۆن لە مانگەکە ئەگەر ئەو فەوزایی شەو نەبێت لە تەلەڤیزۆنەکانە دروستەکرێ ئەو فەوزایی شەوە بوو ئەوەی تۆ نەزانی ڕێگەکەی خۆت بە ڕۆژ ئەو ئیشی ئەوەیە بە شۆفڵ ڕێگەکان هەمووی لا ئەبا بۆی تۆ سەر لێ بشێوێ بە شەویش دەبێ بچی بۆ بە دوای ڕێگەیە کابگەڕی نازانێت چی بۆی شوە لەبەرۆم ئێستا بۆ نمونە من خۆم ئێستا ئەوانی کە قساکە نەزان بە 65 بەرنامەم حازر کردووە لەسەر وازێنان لە جگەرە جیاوازی جگەرە جیاوازی نێرگەلە جیاوازی ڤەیب و ئایکۆس هەمووی بیر لەوە کەم و یەک تەلەڤیزۆن نییە بڵێ وەرە بیکە هێشتا بە کەسیشم نەوتووە لای هەنێک کەس باسم کردووە بۆ چونکە من ئەبێ بێم باسی چی بکەم باسی ئەم تیجارەتە بکەی ئەم تیجارەتە خەتەرە بڤەیە
ڕێد لاینە خەتی سوورە تۆ چۆن توانین دەستکاریکەی ڕۆژی دوای بەرنامەکەم داخرێ چکە ئێمە بەرنامەمان دیوە باسی عەقڵی کردووە چۆن عەقڵی ئینسان ئەو عەقڵی ئێمە قسەی پێکەین چۆن بیخینە سەر خەتێکی ڕاست دوای دوو بەرنامەی تەقدیم کرۆ سێم داخراوە کاکە گیان تۆ باسی چۆن باسی گۆڕینی عەقڵەکەی ئێمە سیستەمی شمولیمانەیە وەکو ئیستا لە ئێرانەیە هزار سەرکردە بکوشە وڵاتەکە خۆی بخۆی ڕوە تۆ سیستەمی شمولی دروست دەبێت لە وڵاتانە کە پێوتێ سیستەمی جەهالەت وتر هەمووی دوای یەک شتەکەوێتەوە کەس نابێت لەو خەتە لابا و بە ڕۆژیش خەتەکان بکوژێنەوە شەو دەرەکەوێتەوە لەبەرەوە من ئەوەی کە تۆ بۆم پرسیارم لێکەی من خۆم ئەو پرسیارە لە خۆمەکەم من چی بکەم هەمومان چی بکەین بە یەکەوە ئەمە پرسیارێکی زۆر گەورەیە لەوانەیەم قسانەی ئیمڕۆ شتێکی جوڵانە بێت لەوانەیەم قسانی منەی کەمە و پرسیار ئێوە لە منتان کرد تۆزێک حرەکەیەکی لەوانە لە مێشکی ئینسانە دروست کرد بێ من باسی ڕێکخراوی تەندروستی جیهانیم کرد چۆن دروست کراوە تحتیمی عەقڵ دروستی کرد بەڵام عەقڵێکی تر بردیەوە کە عەقڵی سەرمایەداری گەورەی ئەمریکی و ئەوروپای غەربی بوو هات خۆی وتی وەرن بە فەلسەفەی هومانیزم دروستکەینەوە ئەو فەلسەفەی کە خەریب بوونە ئەمە ئینسانیەت تخوا گوناحە لە ئەفریقا بە تۆزێ شیریان بینێ تۆزێ نانیان بینێ سیلبانە هێڵین چونکە سیل یە بۆ وڵاتەکەمان چکە سیل بەشێکە لە استراتیجێتی ئەمنی قەومی هەر خۆی لە عالەمە نەخۆشی سیل لەبەرەوەی گلۆبالیزم گەورە بوو ئەبێ نەخۆشی نەمێنێت چکە مەچین بە وڵاتانە لەبەرەوە ئەمە ئێمە باسیەکەین بەڕای من ئێمڕۆ هاتم بۆم قسانە بکەم چکە ڕۆژی تەندروستی جیهانی ڕۆژێکە خەڵک نازانێت چییە لە خۆی خەڵق قسەی لەسەرەکە خۆی دەست خۆش بێت دکتۆرە مە زەنگێکە کە تۆ ڕۆژێک دیارریەکەی بۆ شیاری و بۆی نجارێکی تر خەڵک بیری کەوێتەوە کە چی کەم و کوڕی هەیە و چی باش بکرێت یعنی ئێمە بینە لەسەر تاچی کورد بزانین تۆکو و تاچی کورد ئەو ئاستە هۆشیاریە باشە تەندروستیەمان لا دروست بووە کە خۆمان تەسلیمی کۆمەڵی ڕێگانەکەین کە بەرەو ئاقارێکی خراپمان بەرێکە ڕۆژانە ئەیبینین بۆ نمونە کەسێک کۆندامی هەناسی بەسیەکانی و لە دەستیاوە ئەنجایەتە لای تۆ بەچی تێکەوتووە بووە نمونەی واسەکەم وڵا پێیجێک دایناوە ئەم تێکەڵەیە لەگەڵ ئەو تێکەڵێ بەداخەوە ئێستا زانستەکە چۆتە دەستی کۆمەڵێک کەس کە هیچ شتێک نازانن بەس لەبەر خاتریەوەی کە ڕیکلامەکەڵێ بە 5 ڕۆژ تۆ سیەکانە دەبێت بە سیەکی مناڵ چیوان لە زانستە هەبوو دکتۆر خۆخۆیەوە بەڕێستان چەند ساڵ بۆتان خوێنەوە یاخود کەسێکی کێڵێ لە یاشە باسم کردڵێ بەیانیانە سەر لە خوێنی پەرداخی سرکە بە خەسیب خۆرەوە لە ماوەی هەفتەیەکە سێریکە 15 کیلۆ دابەزانەوە ئەمانەشتی واقعیان با باسی بکەین باش ئێمە خۆمان بینە دەست ئەمانە ئایا هۆشیارین یاخود ئێمە لە نەزانی خۆمانین دەسەوە پێم خۆش جەنابەت لەسەرم بابەتە قسە تقریباً کاتێکی سۆشیال میدیا سوودی نییە وەڵامی پرسیارەکەم لە شوێنی ترایەوە باسی نەخۆشەکانی سنگ و بۆری هەوا بکەین ئێمە 6 ملیۆن و نیو ئینسانی کوردین 20 ئەخسایمان هەیە لە کوان باشە ئەگەر خۆت تۆ نازانی لەکوێ لەواری لە هەموو دووەکات 4-5 جیابێ لە هەموو 15 سلێمانی 15 ئەی کە تۆ نەخۆشە بێت چی بۆ لای چۆ تۆ ئەزانی ئەچی بۆ لای چێ لە تەعزیا پێ دەڵم چۆ بۆ لای فلان دکتۆر لە شوێنێکی ترا پێ دەڵم چ بۆ لای لەبەرەوە ئێمە دوای چی کەوتوین دوای قسێ چکە بەدیلی نییە دکتۆری وایە ڕۆژی 50 ببینێ ئەی تۆ بێ بە 61 بەحوسمانەیە هەچ کەسێک لە دوای دەیشەوە نەخۆشە بینێت بەحوس هەمووی لە دوای 12 ساعت ئیشکردن 8 ساعت ئیشکردن هەمووی بەحسە نیسبەتی غەڵەتی چەند زیاکە کە ئەگەیتە 12 شەو نیسبەتی غەڵەتی لە 120 اینجا بزانە ئەو دکتۆری کە 12 شەو نەخۆشە بینێ نیسبەتی غەڵەتی لە 0 بێ بە لە 120 ئێستا هەرم قسەی کە نایکەم ئەو دکتۆرانی کە لەوێن تەلەفۆنم بۆن کاکە چۆن وا ئەبێ و کاکە چۆن وا نابێ خۆتۆ وا ئەبێ ئەمە هەمووی بەحوسە بەس ئێمە وڵاتێکین ڕیسێرچی تیانە یعنی بەحوس لێکۆڵینەوە ئەمانمان نییە یعنی ئەم شتەمان نییە کە ئەکرێت ئەو قسەی کە بڵێن جەنابی چی بکەین ئێمە لەبەرەوە من جارێکی ژێڵێمەوە کە تۆ ئەخسایید نەبوو کە تۆ ژمارە هەموو 50,000 کەسێک هەموو 50,000 کەسێک ئەبێ دکتۆرێکی سنگ و بۆری هەوای پسپۆری هەبێ هەموو 50,000 کەسێک من باشێتە خەیاڵم کە چوومە نەرویج ساڵی 92 بوو کە گەیشتم ساڵی 92 بوو دوای کە بووم بە ئەخسای لە نەرویج و لە سوید و ئەمانە و بەرەوەرە سیرم کرد لە نەرویجا ئەو کاتە 5.3 ملیۆن بوو 189 دکتۆری سنگی تیا بوو 189 دکتۆری سنگ بۆ 5.2 گلەیان لە خۆیانە کرد ئەیان و هێشتا کەمە
دکتۆری تریشیان هێنا دکتۆری تریشیان منی پەروەردە کردووە نەرویژ منی پەروەردە کردو سوید منی پەروەردە کردووە کاکەجار بۆ چووکڵێ من کەمم هەیە 5.3 میلیۆنە 189 دکتۆری سنگی ئەڵێ کەمە بڕۆ بۆ سوید بخوێنە بڕۆ بۆیە بخوێنە ئێمە 20مان هەیە ئەڵین بە زیایکەین لە نازیایی چۆنەکەم زۆر زۆرە لەبەرەوە ئەکە تۆ دکتۆری نەبوو ئەی بچێ بۆ چوە تۆ سەرنەی بەچەوە ئەبێ بگەڕێ بۆ سەرجادانە پێ ئەوترێ هەموو ئینسانێکی کورد لەت نەخۆشیە پیان ئەوترێ زانی سەبەکو ئینسان پیانتە بلایند پەسەنجەر یعنی مسافرێکی چۆر یعنی مسافریە کە تۆ نازانی بۆ چۆڕۆی سایق تەکسیەکە دەست دەگرا ئەو با بۆم عیادەیە ویستە زۆربەی دەڵاڵی خەستەخانەکان تۆ نەخۆشێ بەرە بۆ لای دکتۆریە 2000 وەرەگری هەمووتانە هەموو کەس دەزانێ قاچی شکاوەرەوە نەزانخراوەتە تەکسیەوە براوە لە خەستخانێکی ئەهلی عەمەلیات کە بە تەکسیەکە نانێتە ناو ئەڕەتەکە هەموویان نەزانێت دەستەکانە خۆری واداری کامڕۆتوانی بێتمان کۆمەڵک گفتوگۆ و لە زاری بەڕێز دکتۆری شەوە کۆمەڵێک لەو خاڵانەی کە کەم و کوڕیتیایە بەرەو چارەسەر بڕۆ ئەو هۆشیاریەش بە دوو لایەنە بە یەک لایەن ناکرێت بێ گشتگیریکەین بە هەمومان هەوڵی بۆ بین لەسەرەوە کە حکومڕانی ئەکرێ هەتاوەکو یەتە سەر ئەوەی کە مناڵێکمان لە مەکتەب چۆن هۆشیاریەکەینەوە بەرامبەر تەندروستی ئەرشی هەمومانە کە بتوانین کاری لەسەر بکەین دووبارە سپاس بۆتە زۆر هیوارم پەشیمان نەبن و لێ منتان بانکردی قەت پەشیمان نابینەوە تێگەیشان نازین سپاس بۆ تۆ دەست خۆش